خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆراما ئەم شەوتان پێشکەشەکەین. کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەردەوامیان هەیە و بە جۆرێک ڕۆژ بە ڕۆژ ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەختتر دەبێت بەهۆی ئەوەی کە موچەت دابەش نەکراوە. بە جۆرێک کە هەر جەدەلێک و گفتوگۆیەک و هەر کەم و کورتی لە هەر لایەکەوە بێ، ئەوەی کە زەرمەندی سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستانن کە ڕۆژانە گوێمان لە چیرۆکی تراژیدی و ناخۆش لەباری ژیان و گوزەرانی هاوڵاتیانە بێت. وەفدێک لە بەغدایە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانە درێ و باز لەوە ئەکرێ کە هەواڵی مژدە بەخشتێ. هەواڵەکان چین؟ هەوڵەکان چین؟ ئەم چیرۆکە تراژیدیانە تاکەی دووبارە بنەوە. پانۆراما ئەم شەو بە سوپاسێکی زۆرەوە گفتوگۆکە لەگەڵ بەڕێز دکتۆر موسە نامین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی گرتووی ئیسلامی کوردستان. دکتۆر زۆر بەخێر. زۆر سپاس برای بەڕێزم. دکتۆر هەر لەوە دەست پێ بکەین، ینی لەسەر تا قسەیەکت کردوت بابەتەکە ئەوەندە دووبارەن من ینی من تاریخێکم لەگەڵ جەنابەت لە سەردەمی بەرنامەی دەسەڵاتی چوارەمەوە کێشەی موچە هەر بەردەوامە. ئەم چیرۆکە تراژیدیە بۆ ینی ئەگەر خەتای هەرێمە ئەگەر خەتای بەغدای هاوڵاتیە بەبارم تەجیراوە. زۆر سپاس برای بەڕێزم. هەروەکو بەڕێزیشت باست کرد، فعلەن ئێمە بێزار بووین لە قسەکردن لەم بابەتە، چونکە لە هەموو سنوورێکی عەقڵ و منطق و قانون و یاسا و چاوەڕوانیەکان چۆتە دەرەوە. یعنی حکوومەت هەیە لە دنیا، فعلەن حکوومەت هەیە لە دنیا موچە نەدا بە موچەخۆرانی خۆی. یعنی بڕواناکەم من ئەوەنەی کە دنیا گەڕاوم لە هیچ شوێنێک شتی وام نەبیستووە. و لەلایەکی ترەوە باشە ئێمە لە حکوومەتێکی ئەوەندە بێدەسڵات و بێتوانە ئەژین کە یعنی هیچ دەرامەت و ئەوەی نییە، وڵاتێکین لەسەر پلێتین، ینی ئەوەنە هەژارین. عێراق بە ئێستا ئەمریکا تەماع کاتە عێراق و ڕۆژە بۆشتەی و they have a very rich country. وڵاتێکی ترامپ وڵاتێکی زۆر دەوڵەمەندیان هەیە. باشە ترامپیش تەماعمان تیەکە بۆ هەموو دەوڵەمەندیەوە ئەمریکا، یعنی ئێستا ئێمە وڵاتێکی وا دەوڵەمەند معقولە ینی منطقە ئەمە. باشە تۆ لە وڵاتێکای خەڵک مەسەلەن باج نادا، خەراج نادا، زەریبە نادا، غەرامە نادا، داهاتی ناوخۆت نییە، گومرگت نییە، 15-20 دەواازەی سنووریت نییە، مەتارت لە جیاتی دانەیە دوانوسیان نییە. یعنی کێشە چییە؟ بۆچی پارەت نییە؟ نەوت نافرۆشی، سەدان هەزار بەلمی ڕۆژانە نەوت دەفرۆشی، بۆچی پارەت نییە؟ ئەمە بەستت گشتی ئەمە پرسیارێکە، ینی کەس لەمە تێناگا بڵێ حکوومەتی هەرێم پارەی نییە مەعاش بە خەڵک بدا. باشە ئێستا ئێمە ئەزانین کە مانگی 12 ساڵی 2024 مەگەر حکوومەتی هەرێم خۆی نەیوت بەغدا پارەی مانگی 12 ناردووە، بەس بە تەواوەتی نەی ناردووە، بە نیوەش 400 ملیاریشی نردبێ. ئەو دووسێ مانگیش ئەمان چەندین مانگە ئەمان هیچ مەعاش نادەن بە خەڵک. یعنی ئەوەندە پارە کۆنە بوویەوە مەسەلەن نێڵن خەڵک ئەوەندە ڕیسوا و زەلیل بێ بەدەست بێنانیەوە. معقولە؟ لەبەر هیچ منطقێک لەم بابەتان نەماوە و باسکردنیشی لە هەموو سنوورەکان چۆتە دەرەوە. بڕاستی ئینسان هەندێک جار شەرمەزارە بێ، ینی خۆ ئەمە وڵاتان ئێستا مناقەشەی یعنی قزەی زۆر گەورەکەن، باسی پرۆژەی استراتیژی تریلیۆن دۆلاریەکەن. ئێستا ئێمە دانیشتون وڵا نازانم موچە نایە و موچە هاتوو، موچە بوو، موچەیاندا و موچە نهاتوو، بۆچی نەدراو. تۆ سەیری دیبەیتی تەلەڤیزیۆنەکانەکەی لە 1970 بۆ بەمە هەشتێ نەماوە. یان باش ڕۆ ینی با ئەو قسێ بکەین، پەرلەمانتاران ئەتوانن هیچ بکەن یان هەمووی لە دەستی کۆمەڵێک دەسەڵاتدار کۆکراوەتەوە؟ ینی ئێوە جوهدی خۆتان کردووە؟ پەرلەمانتاران کردیان. ئێمە وەکو فراکسیۆنی ئەگرتووە ئەم مۆزوعەمان بردە مەحکەمە، نەمانەتوانی بە هەموو فراکسیۆنە کوردستانەکان لە پەرلەمان چارەسەریکەین. چونکە لە پەرلەمانە ئەو نەغمە تائیف و شۆڤێنەی کە لە پەرلەمانی عێراقا زاڵە ڕێگەی بەوە نەئەدا ئەم کێشەیە لە پەرلەمان چارەسەر بێ. لەم لاشەوە ئەم گەندەڵیە مەحکەمەی کە ڕەگ و ڕیشەی داکوتاوە بەناو هەموو جومگەکانی دەسەڵاتە نەئەهێشت کە هیچ چارەسەر بکرێت. بۆ ئێمە بڕاستی دەسەوسان بووین، ئەوانیان ناردینەوە بۆ لای ئەمان، ئەمانیژیان ناردینەوە بۆ لای ئەوان. دەرەنجام ئێمە ئەم مۆزوعەمان بردە مەحکەمە. لە مەحکەمە یعنی
بە سوپاسەوە ئەم مەوزوعی چارەسەر کرد چارەسەری کردووە نزیکەی 11 مانگی ساڵی ڕابردوو حکوومەتی اتحادی التزامی کرد بەوەی کە قەراری محکەمە جێبەجێ بکە ئەم ساڵیش ساڵی مانگی 12شی نیوەی نرد ئەم ساڵیش مانگی 1 و 2 3 و 4 نردووە 5 و 6 مشکلەی تایە لێرە ڕایان گرت بۆی فشارێک بکەنە هەرێم فشارێ بخەنە سەر هەرێم کە هەرێم بەشی التیزاماتەکەی خۆی جێبەجێ ناکە ئەو داواکاریانەی کە یعنی حەزەکەم ئەو برادرانەی دەسەڵات کە زۆر جار یعنی بە بێویژدانانە و هەندێک جاریش لە دەرەوەی سنووری ئەخلاق پەلاماری ئێمەمانانەدەن و وەصفمان بۆ دۆزنەوە و جنێ و بە کەس و کارمانیان لە کۆمنتەکانە حەزەکەم تۆزێ عقل و وجدانیان هەبێ گوێ لەم قسانە بگرن ئێمە محامی بەغدانین دژی هەرێم بەڵام ئێمە یعنی شایەتی زوور و درۆژ نین ئێمە ناتوانین ئەو شتانی ئەو ڕاستیانەی ئەی بینین کاتێک کە لە وەختی انتخاباتە بەڵێنمان بە خەڵک داوە وتومانە هیچتان بۆ نەکەین درۆتان لەگەڵ ناکەین هیچتان بۆ نەکەین ڕاستیەکانتان پێ ئەڵێ ئەم تەنها بەڵێنەمان داوە بە خەڵک ئێمە لە وەختی هەڵبژاردن ئێمە دەسەڵات نین وتبێتمان نازانم قیتار و میترۆتان بۆێنین و ئاسمان والەکەین و موچە بۆکی ئەبڕینەوە ئەم شتانەمە بە خەڵک نەوتووە وتومانەیە ماتوانین چاوگوێ ئێوە بین ڕازگۆ بین لەگەڵتانە ئێستا کە حقیقەتەکە ئەبینین قەراری محکەمەی اتحادی ئەڵێ ئەبێ بەغدا موچە بدا بە هەرێم وەکو هەموو شوێنەکانی تری عێراق بە یەکسانی بەڵام هەر قەراری محکەمە ئەڵێ ئەبێ هەرێم داهاتی ناوخۆ بدا بە بەغدا و ئەبێ هەرێم نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ و ئەبێ نەوت لیستی موچە تەوتین بکە عەفوەن هەرێم لیستی موچە تەوتین بکە ئەمە تۆ کە ئەڵێ بەغاوا و بەغاوا و بەغاوا تۆ بەشەکەی خۆ بۆ باز ناکەی ئێوتم بە هەموو 2024 ئەوان التیزامیان کرد ئەمان مانگێ بە قسەی بەڕێ سوودانی خۆی 91یاندا ملیاریان ناردووە مانگێ کردویانە بە 70 و بە 60 و بە 48 و خۆمە ئەمە گاڵتەجاری نییە دوایەوە لەو ڕۆژەوە تا ئێستا یەک قەتریان لە ڕێی سۆمۆ نەفرۆشتووە بیانوێکیان هەبوو بیانوەکە ئەوە بوو کە ئێمە ئەم نەوتە لە ڕێی سۆمۆ نافرۆشین چونکە کۆمپانیا شەریکمانە کۆمپانیەکان ڕازینین وەرن لەگەڵیانە ڕێبکەون بۆ لەبەری تێچوی نەوتی ئەوە بە 6 دۆلارتان داناوە ئێمە بەعزێن هەمان هەیە 20 16 وەی نازانم چییە یەک تەنها مادە لە بوجەی 2025 هەموار کراوە بریتێ لەو مادەی باسی تێچووی نەوتی هەرێمەکە بە تایبەتی سەرۆک وەزیران نردوێتی بۆ پەرلەمان بالئیجماع تێی پەڕاندووە بۆی کە کێشەی نەوتی هەرێم چارەسەر ببێ ئەڵێ من 16 دۆلارت پێدەم بۆ هەموو بەرمیلێک لە هەر شوێنێک 16 بوو لە شوێنە 20 بوو کۆمپانیاکی نێودوڵەتی ئەهێنم بیخەم بڵێنێ هەر بەرمیلە نەوتێک لە هەر کێڵگەیەک چەندێکی پێویستە ئەیدەینێ ئەم هەر سوورە لەسەرەوەی کە بەو کەیفی خۆی ڕایکێشێ و 100,000 بەرمیل بنێرێتە دەرەوە بە قاچاقت هەڕاجی کە تاڵانی کە هەڕاجیشی کە دکتۆر ئەگەر دووستون بێ ئێستا ئەمەستونی هەرێمی کوردستان خەڵکانەی ئەم خەڵکە بندیوارە بێویژدانانەی کە هەر خەریکی جنێودانن بە ئێمەمانان باشە عقلیان نییە لەم قسانە تێبگەن یعنی ئەم قسانە کوردی نین باشە باس بەرپرسێکی ئەم دەسڵاتدارانە بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ ڕاستیەکان بە خەڵک بڵێ کە دێ نەزانی چی مەسەلەن برایەکی بەڕێز کاگرێ بەس حەملان هات بازێ داتای ود لەسەر نەوت زۆربەی داتەکانی لەگەڵ ڕێزم ڕاست نین وانییە بەشێکی زۆری شاراوەیە بنمونە باسی داهاتی نەوتەکە باسی ئەوەکە ئەدرێ بە پاڵاوگەکانی ناوخۆ باشە باسی ئەوە ناکات تۆ ئەیدەی بە پاڵاوگەکانی ناوخۆ بێ زەحمەت ئەی پاڵاوگەکانی ناوخۆ چی لەکەن بە بەلاش لەگەڵ بایعات بنزین تەوزیعەکەن ئەی مەگەر بە لیترێکی بە 1100 نافرۆشن ئەی ئەو پارێ بۆ حسێب ناکەی لەو داهاتانی کە باسییانەکەی باشە پرسیارێکی تر سێ پاڵاوگەی زەبەلاح لە وڵاتە هەیە هەردوو حیزبی دەسەڵات جاران بە 5 دۆلار لەوانێ بەرمیلێکیانە پاڵاوت بۆ خەڵگیسە بۆ چۆتە نازانم 12 نازانم ئەمە دکتۆر ینی جارێک بە ئێوەیان وت کە چوون بۆ محکەمەی فیدراڵی یانوتین جاش و نازانم کێشەی بەغا بنە بە هەرێمە بنە بەغدا و محکەمە هێنە سەر بەغدا ئەڵێ هەندێک برادر چوون لەوێ و ئێستا خۆیان بۆیان دەرکەوت ئەو قەرارەی ئێمە لە محکەمەی وەڵام من لامە ئەوەندە شیرینە بڕیارەکار خۆشە بخوێنیتەوە ئێستا هینە ئێستا بۆ بە ڕز فەریاد ڕست
ئێستا کە ئەمان تووڕابن ئەڵێن بەغا قەراری محکەمەی اتحاد جێبەجێ ناکە ئێرەوە قەرارە نەبوویەوە پێتانەتی جاشن لەسەر چی باشە ئێستا باشەکەتان ئەبێت چی بێ بۆی باش بن لەگەڵ دەسەڵاتی ئەچێتی و پارتی مەسەڵەن والله ئێمە ئەمانەوێت لەگەڵ خوا باش بین و لەگەڵ خەڵک ئەم دوو حیزبە بە پاشکۆیەتی لە ئێمە ڕازیە بن بە شایەتی درۆ بەوەی کە من ببم بە محامی هەرێم بە حەق و بە ناحەق دیفاع لەوە بکەم کە هەرێمەیڵێ من ناتوانمەوە بکەم باش ئەخلاقم ڕێگەم پێ نادا من خۆم بە کەس نەفرۆشت تاوە بکەم من ئەگەر خۆ بفرۆشم لێرە خۆمە فرۆشم پاری زیاترەکەم بەس من خۆم بۆ فرۆشتن نیم من خۆ ناتوانم درۆ بکەم یعنی لەبەرەوەی چی مێنێ مەسەن درۆ بکەم چون خۆم فرۆشم درۆ بکەم ناتوانم درۆ بکەم بەس ڕاستیەکانە وەکو خۆی دژایەتیکردنی هەرێم بریتە لە برسیکردنی خەڵکی هەرێم ئەمە دژایەتی هەرێمە کەرامەت شکاندنی خەڵکی بێنانی هەرێم ئەوە دژایەتی هەرێمە زۆر بەرمەترسی قەوارەی هەرێم کوشتنی ڕۆحی نیشتیمان پەروەری و کوردایەتی و ئینتیما بۆ نیشتیمان ئەمە دژایەتیکردنی هەرێمە دکتۆر بتیان ئەمە قەزیەکی سیاسی ئەمجارە بابەتەکە پرسیینەتەوەی و برسیکردنی ئەو دەسەڵاتەیە هەر سوودانی نییە 24 هەمووی مەعاشی نەداونەتێ بە حسابی خۆیان تەنامانی دوانزەنیەوەی نردووە نەیداونەتێ دووسێ و چواری نەناڵێستا هەڵبژاردننی لە پێشە و ئێوێ باشەرەنجی شەقامی عەرەبی و ڕاکێشە ئێمە ژەڵێن سوودانی انتخاباتی لە پێشە و سوودانی لەگەڵ ئێمە خراپ نییە بۆ ئێمە لەگەڵ ئەو خراپین و ئەم بە ڕێزەی کە ناوی تەیف سامی ئەم قومبەلەی لەم کاتا تەقاندیەوە لەوانەیە خەڵکی تری لە پشتەوە بێ ئامانجەکەشی ئیحراجکردنی سوودانی بێ چونکە ئەڵێ ئێمە ئەڵین نایاساییە بەڵگەشمان هەیە فعلەن بەڵگەش هەیە بەشی ئەوەنە لەولا ئەگەر سوودانی نردی بە نایاسایی ئەوە کەوتۆتە چاڵەکەەوە ئەگەر نەشی نرد ئەو لەگەڵ کووردا تێکەچی حرەکەوێتە چاڵەکەەوە لەوانەیە باشە خۆ سوودانی کەسێکی باشە لەگەڵ کورد بۆچی بۆ ئەڵی بکەوێتە چاڵ بۆ هاوکاری ناکەی تۆ ئەڵی بیانون پێگرێ من ئەمانە بیانون حکوومەتی بەغا باسییانەکە ئەی بۆ بیانەکانی نابڕی بێ زەحمەت یعنی ئەو قەراری محکەمە ناڵێ تەوتینی موچە بکە بۆ تەوتینی ناکەی شل نەکرد لەوەیە کوورەکردیان زۆریشی کرد سوودانی زۆر مجاملەی ئەو مجاملە دەسەڵاتی هەرێمی کردووە زۆری کردووە زۆری کردووە لە ڕاستیا زودانی زۆری کردووە لەوانێ بەشێکیش لەبەر خۆی بێ ئەوێ بێتەوە بمێنێتەوە کوردژی نەبڵانی مانگرت و ڕەنگە جەناب زۆر زانیاری زیاتر ڕەنگە دکتۆر ینی محەممەد شیع سوودانی بە ئێوەی وت بێ خۆت بینی وتە مەسەلە وتوی باس داوای تەوتینمان لێمەکەن هەژمارێم نیش هەر تەوتینە ینی بەنەسەم بەمەستانی دەکەم ڕاست ئەڵم زۆری کرد بوو خۆ ئێستاش تەوتینەوەی لە ڕێی بانکەوە موچە بدرێ وانە بەغدا موچەکە بنێرە بۆ خەڵک ڕاستەوخۆ ئێ باشە چ کێشەیەکە دێتۆ دەرەنجام ئەم موچەیە هەر کەسێ بیخاتە حسابی هەر ئەم فەرمانبەرەوە هیچ فەرمانبەرێکی هەرێم ناتوانێت یەک فلز مەعاش وەرگێ بەبێ ئەوەی هەرێم ئەگەر بەغاش بیاتێ بەبێ ئەوەی هەرێم دیاریکا موچە چەندە وانە ئیجازەیە غیابە قەتەڕاتە بە فەصلات تەعینی تازەیە تەرفیع لیستەکە بنێرێ هەم لیستە ئەبێ لێرەوە بڕوا بۆ بەغدا لەنەنجام هەر تۆ داوتە پێی بەڵام ئێستا کێشەیەکی گەورە نزیکەی تریلیۆنە دیناری ئەوێ هەموو مانگێک لە کۆڵە بووەتەوە حکوومەتی بەغا ئەیخاتە حسابەکانیان تۆ بۆ داتاکانی بە مەزبوط نادەی بۆ داتاکانی متەناقزن بۆ داتاکانی باش نین باشە هەژماری منەکە ناکرێت بە تەوتین دەفەرمۆ ژماری منەکەی بەرێ هەژماری منەکە بە مەزبوطی بیێرێ بزانم ئەیدەی تێ دەرەنجام ئەو ڕقمێکی حسابی دقیقی ئەوێ کە موچەکە بخاتە ناو کیسی مۆزەفەکەەوە بەس بە ئەمریکیە بە تەوزیحاتی کێ بە هی تۆ لەبەر ئەم مۆزەفانە لە زیممەی تۆ دەرناچن دەرەنجام هەر لە ڕێی تۆ مەعاشیان پێدرێت چکە تۆ دیارەکەی دەبێت چەندیان پێ بدرێت بەڵام ئەو ئەڵێ من بە تورەکە و گونێ ناینێرم بۆ تۆ لێ بەکەیف خۆ بەشیکەی فەرم و پێم بڵێت چ موچە خۆرێک لە چ وەزارەتی لە چ شارێکە چەندێک موچێ ئەوێ حسابەکە بانقەکەیم بەرێ خەمە ناوی بتیانەوە حەل بۆ تا ئێستاژە گومانە ماوە بەڵێرە وەڵام ماوە چونکە تەوتی نەکراوە هەر ئێستا بڵێ هەژماری من باشە هەژماری من ڕێژەی چەندی تەواو بووە هێشتا 100 تەواو نەبووە وانە هەژماری بنەکەش ئەکەی تەوتینەکەی بڕۆ ڕێبکەوە لەگەڵ بەغدا مهم ئەوەیە ئەوێ کێشەی ئەوان بۆ تەوتین چییە خەڵکی هەرێم کێشێتری هەیە لەگەڵ تەوتین خەڵکی هەرێم بڕوای بە حکوومەتی هەرێم نییە ترسیانەوە لە پڕموچەکان دەست بەسەدا دەستی بەسەرابی گیرە خەڵکی هەرێم بیانووی تریە بەنسبەت بەغاوە ترسەکە ئەمە نییە چۆ بەغا موچە وەرناگرێت لە هەرێم کێشەی ئەوان نەزاهەتە کێشەی ئەوان لیستی پاکە کێشەی ئەوان ئەوەیە
فلسێک لەمەی کە پێوترێ موچە نەچێتە گیرفانی کەس بە حرام ڕێک بچێتە گیرفانی موچەخۆرەکە ئەیانەوێ کە باسی تەوتی نەکەن بە نیسبەت بەغداوە ئەڵێم خەڵکی کوردستان کە باسی تەوتی نەکات چکە بەڕاستی بڕای بە حکوومەتی هەرێم نییە وانە خەڵکی بەڵام بەغدا کە باسی تەوتی نەکە نەزاهەتی پێویستە ئەوێ نەزاهەت هەبێ ئەوێ دڵنیا بێ لەوەی میعیارەکانی موظفین پێوەرەکان گونجاوە لەگەڵ ئەوەی کە لە بەغا هەیە و لە قانونا هەیە و ئەم پارە هیچی نامێنێتەوە بچێتە گیرفانی کەسێکی تایبەت بەغا ئەمەی ئەوێ لە تەوتین زۆر تەرقسەیەکێ بەڕێز دکتۆر موسەناڵێن لە بەغداش فەزایی هەیە و لە بەغداش گەندەڵی هەیە و پارێز زۆر بۆن منەزانزام ڕەفعاویەکانە بۆ چێ بۆ چێوانە بەڵام بۆ بێ بتەمە بەڕێک بۆ برسیکردنی خەڵکی هەمووی ڕاستە بەڵام باش بوو بیرخسمە بە تەوزیح لەبارەی و بابەتەوە بدەم ڕاستە عێراق سەدان هەزار فەزایی هەیە ئەمەی کە پێوە خۆمان پێڵێن بن دیوار عێراق دزی و تاڵانی تایە عێراق شۆڤێنێتی تایە عێراق تایفێتی تایە عێراق هەموو شتێکی تایە بەڵام ئێمە موچە دەین بە ئەوانی ئەوان موچە دەن بە ئێمە ئەوان پارە دەن بە ئێمە ئێمە عقول نێتەوە بڕۆی جارێ ئەو ئەڵێ بۆچی داهاتەکەت ناهێنی نیوەی ناهێنی کورە لە ساعت 30 ناهێنی تۆ پێ بڵێ وڵا ئێوەش دزیتانێ بۆ دزی ئەگەر ئەوان هەیان بێ مبەڕێڕە بۆ تۆ من ماڵی خۆمە و دزی لێ یەکەم بە تۆ چی وانە تۆ پارە لە من وەرەگریا من پارە لە تۆ وەرەگرم ئەم قسە منطقی تیانە اینجا ئەم قسە زانی بۆ چییە بڵێ خەڵک بێدەنگ بن لەم هەموو دزیێ لێرە کرد چکە بەغاش هەمووی دزیتیایە اینجا خۆ من کاکە ئەو دزەنیم تۆ لەوانەیە حاشە لە جەناب ڕووم لە توێ ئەو بەڕێزێکە ئەو قسەیەکە تۆ لەوانەیە حیزبەکەت خەریکی ئەو دزیێ بێ خۆ من خەریکی ئەونیم کاکە من بۆ بێ لەگەڵ تۆ بێدەنگ بم من لە فرەت لە حەد دزەیەکەم عەرەبی بێ یا کوردی بێ عەگاڵی بەسەرەوە بێ یا شەڕواڵی لە پێ بە نیسبەت یەک شتە من هیچ ناتوانم هیچ کامیان قبول بکەم لەبەرەوە پێم مەڵێ لەمە بێدەنگ بە چونکە ئەو لاش هەیە خۆ من سەب من ئەمە بۆ ئەەکەم تۆ پارە لە بەغا وەرگری خاڵێکی تر بە نیسبەت ڕەفحا ئەوە هەڵەیەکی کوشندە بۆ وەزیری دارایی کوردستان کردی بێ باسی ڕەفحا بکەی کاکە ڕەفحا لە قانونە محتجزو رفحا لقانون مؤسسة السجناء السياسيين موچە بڕاوەتەوە بۆ هەموو خەڵکی هەڵەبجە و شارەزور و هەورامان کە لە کیمیاویە لە هەڵەبجە بوون ئاوارە بوون بۆ ئێران لەوێ ماونەتەوە ئەمایان بە زیندانی سیاسی بۆ حساب کراوە تۆ نابێ بڵێ بۆ پارە درێ بە ڕەفحا ئەبێ بڵێ بۆ پارە نادرێ بە خەڵکی هەڵەبجە لەگەڵ ڕەفحا تۆ سەبێ قسەی لەسەر ڕەفحا بکەیت ئێمە من خۆم شخصی 6 دانە ساڵە شەڕ لەسەر ماکەم لە 2009 تا ئێستا چەند ساڵەکان نزیکەوە 6 ساڵە من شەڕ لەسەر ماکەم قانونمان بردووەتە زیندانە سیاسیەکان هەمواریکەن برادرانی هاوڕێم لە پەرلەمانە زانن چەند جار سەرۆکی زیندانە سیاسیەکانم مێناوە بۆ پەرلەمان لێ پێچینەوەمان کردووە کتابمان بۆ هەموو سەرۆکایەتەکانی عێراق کردووە تومانە ئەمەی ڕەفحا ئێمە ژەگرێتەوە جێبەجێکەن محتەجەزو ڕەفحا دوو نقطە بریتیە لە کێ لەوانەیە لە ئینتیفاضەی شەعبانی چوونەتە سعودیە ولا المخيمي رفحاء ماونته وخلقي هەڵەبجە کە کیمیاویان لێ دراوە چون لە ئێران ماونەتەوە هەردووکمان ئێمە و خەڵکی ڕەفحا و خەڵکی جنوب لە ژێر ئەم عنوانین محتەجەز و ڕەفحا لەبەرەوە ئێمە ئەبێ بڵێن ڕەفحا بۆ جێبەجێکرێ بۆ خەڵکی جنوب بۆ جێبەجێ ناکرێ بۆ هەڵەبجە ئەبێ وەزیری دارایی بەڕێزی کوردستان ئەمە بڵێ نەک بڵێ وەڵا گەندەڵی هەیە خەڵکی ڕەفحا موچە وەرەگرن اینجا زۆر لە میدیاکانی عێراقی زۆر شت بڵاوکرایەوە دەربارەی ئەوانە زوو ژەگات بەڵێ تەبعا نەگا ئەمە غەڵەتە ئینجازانی ڕەفحا چۆنە بە نمونە ئێستا گەر ئەم قانونە بۆ هەڵەبجە جێبەجێ بکرێ عائیلەیەک چەند کەس بن لەو کاتە لەوێ بن هەر هەمویان ئەو حەقیان هەیە بڵێ چۆنی سە مەسەڵەن خێزانێک هەمووی پێکەوە ئەنفال بوون خێزان هەیە لەو ڕەفعاویانە مەسەڵەن وەرەگرێت لەوانە دەموچە وەرگرێ مافی خۆیەتی کاکە بە زیندانی سیاسی حسێب کراوە ئێستا ئەنفالەکانمان ئەوانەی کە لە ئەنفالە بوون خێزانێک دەکەس بوون لە زیندانە بێکۆ لە ئەنفال بوون ئێستا بە زیندانی سیاسی هەمویان حسێب نین با هەڵەبجە بوانە بێ ڕەفحاژە بێوا بێ خۆ شتێکی طبیعیە یعنی من عمرم با بڵێن 16 ساڵ بووە 4 ساڵ لە ئێران ئاوارە بووم استفادە لە یاساکانی ئەوان بکەین کە ئێمە کەسی هاوشێوەمان هەیە بڵێن باوان ببڕێ بۆ ئێمەش نەگەر هاوشێوەمان هەیە ئەسڵەن حەقی هەڵەبجە لە ناو کەلیمەی ڕەفحایە ئاخر جار کە من لەگەڵ هین دانیشتین داوام کرد لە بەڕێز کاکچاخەوان وتم ئەمانە یاری بە حەقی خەڵکی هەڵەبجە و زیندانە سیاسیەکانەکەن مۆماتەڵاکەن ئەوە دوو دانە ساڵە قانونێکمان قانونی زیندانە سیاسیەکانمان هەموار کردوێتەوە بۆ ئەوەی کە حەقی هەڵەبجە و حەقی تەواوی زیندانە سیاسیەکانی تیابێ هەر ئەیەن و ئەیبەن لە مەجلیسی دەولەت تەواو نابێ بێ زەحمەت لە مەجلیسی دەولە پرسم هەڵی تۆپەکە هەڵێن بۆ زیندانە سیاسیەکانی عێراق
لەوانە پرسم ئەڵێن مەجلیسی دەوڵەت تەواوی نەکردووە. بێز ئەحمەد کاک شاخەوان جەنابەت تەلەفۆن کە هەردووکیان بانکە بۆ ئێرە با ئێمە فراکسیۆنە کوردستانەکان لەگەڵ دانیشین بزانین ئەم حەقە بۆ ئەو زایعەکەن لە بینی خۆیانە. فعلا دوای تقریبا مانگێک لەو بەروارە ڕێک خرا دانیشتنەکە. من قسەم کردوتم بە ئەوەی ئەنجومەنی مەجلیسی دەوڵەت ڕاوێژکارێکی یاسایی بوو لە جێی سەرۆکی مەجلیسی دەوڵەت بوو، سەرۆکەکە بۆی نەکرا بوو، سەرۆکی زیندان سیاسیەکانی عێراقیش لەوێ بوو. وتم ئەوە چەند ساڵە من بە ئێوەڵێم مافی خەڵکی هەڵەبجە و شارە زۆر بدەن چونکە کیمیاویان لێدراوە بۆ ئەیدەن بە ڕەفحا بۆ نایدەن بە هەڵەبجە. وتم ئێوە لە مؤسسە زیندانە سیاسیەکان بە منتانەوت دەتان و نەقسی تەشریع لەم قانونایە. وتم ئەمە تەشریعەکەیە مەجلیس دەوڵەت بێز ئەحمەد ئێوە جهەتی قانونین. پێم بڵێم ئەمە ئەڵێ محتەجەز و ڕەفحا ژەگرێتەوە هەڵەبجە ژەگرێتەوە ئیتر نەقسی تەشریع لەکوایە و ئەڵێ لە هەر شوێنێک کەلیمەی محتەجەز و ڕەفحا باس کرا لە هەر شوێنێک هەڵەبجە ژەگرێتەوە ئیتر نەقسی تەشریع لەکوایە. وتی تیان نییە. وتم چەند ساڵە زیندانە سیاسیەکان تۆ بە من ناڵێ مەجلیس دەوڵەت توێتی نەقسی تەشریعی تایە؟ ئیتر وتی با بگەڕێمەوە و کتابێکی بۆ تەنێرم کتابەکەشی بۆ ناردم هەر ئەو معنایی نەگەیان. وازە هەر دانی پیانانن وازە یعنی ئەو معنایی نەگەیان. ئێستا ئێمە ئەبێ من و وەزیری دارایی کوردستان و پەرلەمانتارانی عێراق و سەرۆک کۆمار و شەڕی ئەوە بکەین بڵێن کاکە چەند ساڵ لە 2013ەوە معاشە دەی بە ڕەفحا بۆ نایدەی بە هەڵەبجە. ئەبێ ئەوە بڵێن نەکێسە بێن ڕخنە لە ڕەفحا بگرین. ئەمە نمونەیەک بوو لەو شتانەی کە دەست خۆش بێ دکتۆر بە هیوان کە بە ڕەفحا بەشێنیە لە گەندەڵی ڕەفحا بەشێکە لە قانون و هەڵەبجە ژەگرێتەوە ئێمە بە شەڕکەن جێبەجێ بکرێ. بەس ئەسڵی قسەکەی من و بەڕێزت ئەوە بوو گەندەڵی هەیە لە عێراق گەندەڵی هەتا بۆ من بازی قسەم کردبوو لە درەو میدیا بەڵێ سیمینارێکیان بۆ کردم لەسەر مەوزوعی موچەیە. بەشێک لەو مامۆستا ناڕازیە بە ڕێزانە لەوێ بوون کە چوو بوون لە بەغدا هەندێک سەرکردەی سیاسی عێراقییان بینی بوو. منیش لەوێ پێم وتن ئەو سەرکردە سیاسیان دیاریکراوانەی کە ئەوانیان زانی و ڕسمیان لەگەڵ گرتبوون و بڵاو کرابوویەوە. هاوڕێ من زۆرێکیان لە پەرلەمان حەز ناکەم ناویان بێنم. وتم بەڕێزان ئەوانەی کە ئێوە ئومێدتان پیانەوە بەستووە و ئەو بەغدایە کە ئەوان نوێنەرایەتی بکەن تائیفێتە شۆڤینیەتە هیچ بە کورد ڕەوا نابینن ئەوە ناکەن ئەوە ناکەن ئەوە ناکەن. تەمەن ئەم قسانی من پێش قەراری محکەمە دەرچوو بوو پێشەوە بوو. بەڵێ اینجا ئێستا دێن ئەو قسانم بۆ لێ دێنەوە تۆ بەغدا هەوایە بەغدا هەوایە ئێستا یعنی چێڵی بەغدا وایە بەغدا کاکە بەغدای پێش قەراری محکەمە بەغدای دوای قەراری محکەمە نییە. پێش لەوە ئێمە ڕیشکمان دەرهات لە ناو پەرلەمانە ئەوە 11 ساڵە ناتوانین لە قانونی بوجە جێگەی موچە بکەینەوە. ئێستا بڕیاری محکەمە جیای کردەوە. ئەموت کاتی خۆی ئەموت کاکە ئەمانە شۆڤێنی و تاریفین خێر بە کورد ڕەوا نابینن بەس محکەمە وانە بوو محکەمە شتێکی تر بوو جیاواز بوو. کێشەکەی بۆ ئێمە چارەسەر بڕگەیتیایە ئەڵێ دەبێ موچە لە ململانەی سیاسی ببرێتە دەرەوە تەنانەت ئەگەر هەرێمیش پابەند نەبوو و ئەبێ زەمان کرێەوە بێ خەڵکی عێراق هەمووی بەیەکەوە موچە وەربگرن. ئەمە مافێکی دەستوری خەڵکی هەرێمی کوردستان. ئەگەر دکتۆر موسەنا و کاک ئاوات و یعنی هەر بەڕێزێک هەر بەڕێزی کورد نووسی بارەوەی نووسی من بێزابێت لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی دوای ئەوە کە ئەو قەرارە دەرچوو وتم کوردێکیش بینوسیا و ئێمەشمان نووسیا هەروەمان ئێستا ئێستا تەطبیقەکەی مویمە تەطبیقەکەی دوو کێشەی تیا ئێستا بەڵێ کێشەیەکیان تازە دروست بووە بە بۆن ئەم تەیف سامی و دیوانی ڕقابەی مالی و ئەمانە کە جهتێکن بەڕاستی بەقەناعەتی من بەقەناعەتی کوردیان هەر خۆی دکتۆر ئەنا حرفیە لە قانونە و من قەناعەتیشم وایە سەری بەسەری جەماعەتێک وێ بە ناوی نەڵێ دوای دەرەکەوێت ئەوانە نە سوودانیان خۆشەوێ نە هەرێمی کوردستان. ئەم بەڕێزە و دیوانی ڕقابەی مالی تەفسیرێکیان هێناوە بۆ قەرارەکەی محکەمە ئەڵێن بە پێم قەراری محکەمە تۆ ناتوانی موچە لە زیاتر لە بوجەی هەرێم بدەیت. یعنی موچە و بوجە بەیەکەوە یەک پاکێجن 12.67 لە ئینفاقی فعلی و ئەگەر تێپەڕی ناتوانانی بێ ئێستا ئەمان بۆ سوودانی دروست کردو ئەمە چاڵەکەی کە بۆیان هەڵکەنەوە. ئەم ئایا وایە یاوانە ئەوتی من داوام کردو لە کاتی خۆی لە محکەمە بۆم تەوزیحکەن مەسئلەی موچە پاکێجێکە لە دەرەوەی بوجە هەر لە بوجایە و ئەگەر سەقفی ئینفاقی فعلی لە 12.67 تێپەڕی بەشی هەرێم قەتع بێ یا هەر ئەبێ بدرێ. وتی محکەمەی اتحادی لە 2024 داوای ئەم تەفسیرم لێ کردو بۆیان نەکردو. تەیف سامیان محەممەد شاه سوودانی وتی کە بۆیان نەکردوم هەموو جارێک تەیف مشکلی دروست کرد بێ من بەهینی خۆم کردومە وتومە بڕیاری سەرۆک وەزیران سەرفیکەن. بەڵام ئێستا قەزیەکان بردوۆتە دەرەوە تەیف بێ ئەوەی بە من بڵێ
کتابی کردو بۆ هەرێم کە ناتوانین تەمویلتانکەین. دیوانی ڕقابەی هێناوەتە سەر خەت راپۆرتێکی قانونیان حاضر کردو من ملزەمم پێ وتی من هەموو شتێک نیم لەم وڵاتە من سەرەوەی قانون و محکەمە و پەرلەمان و دیوانی ڕقابە نیم ناتوانم خەرجیکە من پارەیە بۆیە بەڕاستی غیتایەکمەوێ لە محکەمەش لە حەجن و لێرە نین و بابێنەوە ئینشاءالله و تەرتیب یەکەین و ئەمانە ئەمە بەشەکەی تری قەراری محکەمە کێشەکەی تری لای هەرێمی کوردستانە تەوتینی موچە ناکە داهاتی نەوتی و نانەوتی نانێرێ ئەمە بابەت ئیسە نەوت 100 جار من ئەم قسەم کردووە نەوت کەرامەت و شەرەف و نەتەوەشت نییە پیرۆزی نییە نەوت پارەیە پارە ئاخر تۆ بەس منطقێکم لەما پێ بڵێ ئەگەر ئەمە گەندەڵی و پۆخڵەیتیانە بێ تۆڵێ بەرمیلێکی نەوت بە باشترین حاڵەت بە $30 نایفرۆشی ئەو بە سۆمۆی فرۆشێ بە $70 ئەڵێ من مشکلەی کۆمپانیەکانیشت بۆ حەلەکەم پێشتر وای ناوە دێسەڵە بۆت حەلەکەم قانونی بوجەم تعدیل کردو بۆی بۆت حەلکەم بۆ ناڕێتە ژێرباری کاکە ئەم نەوتە بۆ هەڕاج و تاڵانەکەی ئەو بە هەفتە لێ دووەرەگرێت تۆ بۆ بەسیەی هەڕاج و تاڵانیەکەی دەستی قلیمی لە پشتیان دەگزارە وترێ لە دەسەڵاتی هەرێم نییە و وڵاتی قلیمی لە پشتساسی نیە وڵاتی ئەقلیمی مستەفید هەیە حتا سوودانیش وتی من بە ئێرانەکانم و تۆ کاکەمە حرامە ئێوە مسلمانن دینتان هەیە ئەمە سەرۆتی عێراقا هەڕاج و تاڵان نەکرێ بۆ ڕێگە ئەدەن لە ڕێی ئێوە بڕوە حتاوتی ئەوم بە ئێرانەکان شتۆ لەبەرەوە بەڵێن بەشێک لە داهاتەکە بۆ تورکیا و قاچاقەکەی بۆ ئێرانە و ناخۆیستا بێگومان دەوڵەتانی هەرێمایەتی سوودمەندن بەڵام تۆ باسی خۆب کە کاکە خۆ تۆ نەیبەی بۆ لە ڕێ ئەوان و بیفرۆشی ئەو ناڵێ بەشەقە بێبیێنی لێرە بیفرۆشێکی غەزووتەکەم ئەمە ڕاست نییە تۆ مەینێرە بزانە و دێتە سەر بڵێ بۆ ناینێری نا ئێستا ئەو لیژنەی کە هەیە کاکتۆر پێت وایە بگەنە نەتیجەیەک و وەکو ئەڵێن ڕووناچێک پێیا بێ ئێمە ئومێدمان زۆرە و بەڕاستی خەڵکیش تەواوی تر لە گەشتۆتە هەموو قۆناغەکانی ماندوو بوون و حکوومەت خۆشی هەستەکە لەم بەرەتای انتخاباتە خەجاڵەتی خەڵکە و تەواو مۆزوعەکەی لە هەموو تامێک بردۆتە دەرەوە و زەختی ئەم لاولاش هەیە بۆ ئەوەی کە ڕێکەوتن دروست ببێ هیوادارم ئینشاءالله ئەو کەڤەرە قانونیە دروستە بێ بۆ کەڤەرە قانونیەکەش کێشەیەک دروست بوو بۆ محکەمەی اتحادی کە کێشەکە علاقەی بەڕاستی بە ئەم قەران تەفسیری موچەوە نییە علاقەی بە خۆر عەبدوڵڵا و ڕێکەوتنامەی خۆر عەبدوڵڵاوە هەیە کە هەندێک پێیان وایە ئەو ڕێکەوتنامەیە نەخشەی حدودی بینی عێراق و کۆیتی کێشاوە و ئەم جۆرە ڕێکەوتنامانە ئەبێ بە دوو لە سەرسەی دەنگی پێ بدرێ بەپێی قانونی تەنظیمی معاهداتی عێراق خۆی ئەڵێ جۆرێک لە تایپێک یا بڵێم گروپێک لە یاسای هەیە یاسای اتفاقاتی نێودەوڵەتی ئەبێ دوو لە سەرسەی پەرلەمان دەنگی پێبا لەوانە هی جەنگ و ئاشتی و ڕسمکردنی حدود و ئەم جۆرەشتانە ئەنزیمان بۆ هەندێک ئەحلافی دەولی و ئەمانە ئەبێ بە دوو لە سەرسێ دەنگی پێ بدرێ ئەمە بە 50 زایدێک تێپەڕێنراوە لە پەرلەمان بۆیە ئەبێ ڕاگیرێ طبعا کۆی تاتە سەر خەت فشارێکی زۆری کرد هەندێک ئەحزاب لە ئەساسەوە لەگەڵ ئەو وەزعان هەندێک خەڵک هەیە لە عێراقات گومانی ئەوان لە یەکرێ کە گەندەڵیان کرد بێ لەم بابەتە زەخت و فشارێکیان دروست کرد بەم بۆنەوە فایق زەیدان و مەجلیسی قەزا هاتنە سەر خەت محکەمەی باڵای تەمیزی عێراق قەرارێکی دا کە ئەو قەرارەی محکەمەی اتحادی ڕاگرێ محکەمەی اتحادی جوابی مەجلیسی قەزا و محکەمەی تەمیزی دایەوە کە قەرارەکەی ئێوە معدومە چونکە قەراری ئێمە بەپێی دەستور مادەی 94 باتە و ملزیمە بۆ هەموو دەسەڵاتەکان بما فيها دەسەڵاتی قەزاییش ئەمە کێشەی دروست کرد ئەوە تە ناچار کرا ڕئیسی محکەمە استقالە بکە و ئەڵێن نەخۆشە ناچار کراوە دکتۆری ساڵێن داوای پێشکەشکە داوای 280 بەرمیل 8,000 بەرمیل و 150 ملیاریان کردووە و تەوتین ئەم سێ مەرجە دێوە مەرجن خوا ئەوە هەر ئەوە ئەبێ پێی بوترێ مەرجی چیەوە قورسن ئەوانە قورسن هەرێم خۆی ئەو داهاتی ڕایگەیاندووە هەرێم بەڕسمی لە چەندین جارە باسی نزیکەی 400 ملیاری کردووە لە داهاتی ناوخۆ خۆیان ئەمەی کە هەرێم خۆی ڕایگەیانەوە نزیکەی 390 ملیار تقریبا باشە 390 ملیار تۆ ئەبێ نزیکەی 200 ملیاریان بیتێ کە ئەو بە 150 رازێت و مشکلە 195 پێ وانە ئێستا 150 ئەو داوای 150 لیەکە مەسەلەی تەوتین یعنی لیستێکی موچەی پاک کە ڕقەمی وەزیفی و ڕقەمی ئایبانی بانکی و فلانی و فلانی پوخت ئەمە لەم وەزارەتە ئیشەکە ئەوە ئیشەکەیەتی
ئەمە ناوی سیانەکەیەتی ئەمە ناوی دایکێتی ئەمە ڕقەمی وەزیفەکەیەتی ئەمە دەرەجەی وەزیفەتێت ئەوە تێچوو موچەکەیت ئەمە نازانم ئەمە ئەخەزانی مشکلەکە چییە؟ موچەخۆرێکی زۆری حرام هەیە لە کوردستانە نانەوێ نەمێنێ پارێکی زۆر لە موچە ئەمایەوە دەستی لێدرا حتا بەڕێ سوودانی ئەوشی وتی ئەم پارە ئەچێ بۆ حکوومەت ناچێ بۆ وەزارەتی دارایی لێەوە ئەچێتەوە بۆ وەزارەتی دارایی دەستی لێدرێ ئێمە دڵنیاین موچە خۆرێکی زۆری نایاسایی هەن ئەمانەوێ ئەوانە نەمێنن بۆیە ئێمە شەڕی تەوتی نەکەین یعنی ئەوان شەڕی تەوتی ناکەن لە بەرەوەی هەژماری من نەمێنێ نە ئەوان شەڕی تەوتین بەس لە بەرەواکەن دڵنیا بن بە ڕێگای هەژماری من بێغیری ئەو بێمویم دڵنیا بن ئەمە ئەم مەبلەغا چێ بۆ ئەو موچە خۆرەوە ئەو موچە خۆرە بە پێی یاسا موچە خۆرێکی فعلیە ئەوان ئەوێ بەنسبەت بەغداوە دێەوە قورسە ئەگەر تۆ ناتەوە فرتوفێڵکی کاکە پێت وایە بڕیارەکەی محکەمەی فیدرالی ئەوەش جێبەجێ بکرێ ئەگەر تەنانەت عەقڵی شۆڤێنی زۆر بە ناخڕەشی شەبێتوانێ مەسەڵەن ڕێگریەکی دیکەی قانونی ڕێگریەکی دیکە بکە تەنها ئەوە ئەمێنێ کەیتر ئێمە تەواو دەست بخینە سەر دڵمان بە تەواوەتی تەفسیرێک یا عدولێک بۆ تەفسیر بۆ عدول محکەمە ئیتیحادی ئەگەر کاتی خۆی مەبەستی ئەوە بووە کە ئەبێ موچە زیاتر بوو لە بودجێ هەرێمیش هەر ئەبێ بدرێ وازحیشە ئێمە وا تێگەین لەو قەرارە کەواتە ئێستا تەنها ئەبێت تەفسیرێکی بکە چونکە حکوومەت ئیشکالێکی بۆ مە دروست کردووە ئەو بڵێ بەڵێ مەبەستم ئەوەیە ئەبێ موچە سالاریەکە ئەوەیە نە فەرمان سالاری نییە نانە فەرمان سالاری دەرناچێت پێویستیشی بە فەرمان سالاری نییە فەرمان سالاری بۆ کەیسێک نییە پێشتر داواکە ئەسڵەن یەکلا کرابێتەوە بالمناسبە ئێمە دوو داوامان هەیە لە مەوزوعی موچە داوایەکیان ئەوەی یەگرتو کردی و بوو بە ئەساس بۆ مەوزوعەکە هەندێک بەڕێزی تریش دوایی بۆ مەسلەی تەوتین هاتنە ناو داواکەوە داوای دووەم ڕئیس سەرۆکۆمار لەم ئەخیرانە کردی لە کۆتایی ساڵی 2024 بوو بۆ مەسلەی فەرمان سالاری بۆ سەرفی موچە فەرمان سالاری لەوەی ئێمە شار هەبوو بەس محکەمە ڕەتی کردەوە چکەوتی سروشتی فەرمان سالاری بۆ بابەتێک دەرەچێ کە قەزای مستعجل بێ ئەگەر ئێستا بڕیار نەدا محکەمە لەوانەیە هەندێک وەقایع بگۆڕێ دوای قەرارەکە نەتوانێت چارەسەری بکە وتی ئەمە قەزای مستعجل نیە پێویستی بەوە نییە ئەمەی خەڵکی سەباسیەکە و بەعضێک کەس چوو بوونە بەغا داوای فەرمان سالاری محکەمە فەرمان سالاری دەرناکە و پێویستیشی پێی دەریکە لە دوو داواکەشا دوو جار ڕەتی کردوتەوە ئێستا تازە دەریەکە نەخێر ئەیچی پێویستە تەنها پێویستە تەفسیرێکی بڕیارەکەی خۆی بکە بە سەرۆک وەزیران بڵێ دەبێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان مسۆگەر بکرێ ئەگەر زیاتریش بێ لە موچەی لە حیسەی هەرێم لە بوجە ئەم پێڵەن تەفسیر ئەگەر مەبەستی ئەمە بوو بێ ئەم تەفسیریان بۆ بنێرێ ئەی لەوانەیە بڵێ دەی لەوانەیە مەبەستی ئەوە نەبوو بێ چونکە لە داڕشتنەکە توێتی لە ضمنی حیسەی هەرێم لە بوجە ئەوە ژەڵەگرێ مەبەستی ئەوە نەبوو بێ ئەگەر مەبەستی ئەوە نیە ئێستا ئەبێ چی بکە ئەبێ عدول بکە لەو قەرارە یعنی قەرارەکەی خۆی بگۆڕێ چونکە بۆ لەوانەیە لەو کاتا ئەوەنە سەرنجینیە ئەبێ کە ئەم بابەتە مشکلە دروستەکە بۆ موچە وای زانی بێ بوجە بەشێکی موچەیە و لێشێمێنێتەوە ئێستا دەرکەونە خێر بوجە کەمترە ئەگەر سەرفی دەوڵەت سەرفی کەم بوو موچە زیاترە لە بوجە ئەگەر بوجە ئینفاقی فعلی دەوڵەت کەم بوو چونکە ئێمە نیسبەمان هەیە لە عێراقاش 12.67 ئەگەر ئینفاقی فعلی دەوڵەت دابەزی نسبەکەش لەگەڵی دابەزێ زۆر جار موچەکە بە تەنها زیاترە بێ لە بەشی هەرێم لە بوجە کەواتە ئێستا دکتۆر هیواکە ئەو کاتە بێ عدول بکە یعنی محکەمەی اتحادی ئێستا بۆ ئەوەی ئیتر موچەخۆری هەرێم کۆت نهائیەن ئەمە نەبێتە بە کێشەیان بریتە لەوەی کە یا تەفسیرێک بدا بە ڕئیس وزرا یا عدولێک بەڕێز دکتۆر بەڕوونی ڕەنگە مەسەلەن بینەری ئێمە زۆر جار پرسیارەکە بێ پرسیار وەڵامەکەی بە هین دەستکەوێت هیواکە لەسەر ئەو ڕێکەوتنەیە بنیادەندرێ یان لەسەر بڕیار و تەفسیری محکەمەی فیدرالی کامە زیاتریان ئەخرەمە محکەمەی فیدرالی ئەبێ ئەمە بکە ئەمەی کە من باسیەکەم تەفسیر یا عدول هەردووکێ بێ محکەمە بیکە و ئەمە فەرمان سالاری ناوێەوە فەرمان سالاریش دەرناچێ چونکە ئەمە ئەو جارێ ئەسڵەن قەزەیەکی تری موچە نابرێتە محکەمە بەڵێ مەبەستم لە موچەکە کردووە مەسەلەن سپەینی ئەگەر حکومەتی هەرێم پابەند بوو بە ئەمە لە بەغاوە هیچ کێشەیەک نامێنێ بۆ سەرفی ئەم موچەیە ئەگەر ئەم سێ بابەتە جێبەجێ ئەگەر ئەمە یا
عرضم کردی قرارەکەی محکمەیەسا کێشەی موچی حل کردو بەڵام ناڕوونیەکی تایە ئەم ناڕوونیە ئەگەر محکمەی ئیتیحادی مەبەستی ئەوە بوو بێت ئەگەر لە بوجەی هەرێمیش زیاتر بوو هەر ئەبێ بەغا بیدا مەبەستی ئەوە بوو بێ ئێستا تەنها تەفسیرێک گەنێرێ بۆ سەرۆگۆزیران لە بەڵێ مەبەستمان ئەوە بۆ موچای بێ بدرێ لە بوجە زیاو بێ لە 12.6 زیاو بێ یاکەم بێ ئەمە ڕێگای ئەمە تەفسیری پێڵن تەفسیری بەڵێ ئەی ئەگەر محکمەی ئیتیحادی فعلا هەر مەبەستی ئەوە بوو لە چوارچێوەی بوجەی هەرێم ئاموچە بدرێ واگەر کورتی هێنا کورتەکە هەرێم خۆی پڕیکاتەوە ئەم کاتە ئێستا بۆی دەرکەوتووە کە ئەمە کێشەیە لەم حاڵە بە تەفسیر حل نابێ ئەبێ عدول بکە باشە ئەی ڕێکەوتنەکە چی ئەمە گەر محکمەی فدرالی دەستی بۆ نەبرد و جوابی نەدایەوە قەناعەتم وایە دەستی بۆ ئەبا چونکە مەیکێکە لەو کێشانەی کە ئەبێ محکمەی ئیتیحادی جوابی سەرۆگۆزیران بداتەوە چونکە ئەم کێشەیە بەم شێوەیە حل نابێ ئەگەریش لە پشتەوە زەختێک فشارێک ئێستا باسی ئەمریکیەکانەکەن ئەوە هەبێ جایا بە مەسلحەتی کوردیا دش بە موچەخۆری کوردستان ئەویان مەوزوعێکی ترە بەس لە حاڵەتی سروشتیا بۆ شێوە چارەسەرکرێک کە عرضم کرد محکمەی ئیتیحادی ئەمە بنبڕەکەی بۆی ئەوە بنە بڕای تەواو ئەگەر ئەو تەفسیرەیە ئەو عدولە بچێ لە محکەمەوە بۆ سەرۆگۆزیران ئیتر ئەو قسەیە نامێنێ بڵێ وەڵا ئەمە لە بوجە زیاترەوە ئەوە زیاترە و ئەو ڕەبتەش هەیە لە بینی کە باس کراوە لە قەرارەکاڵێ نابێ ڕەبتکرێ بە مەشاکلی سیاسی و بە ئەو مۆزوعانەوە ئیتر ئەم جوزئیەتەشی ڕوون بکرێتەوە ئیتر کێشەکە تەواتی حەلە بێ بەڵام ئەو وەفدەی لەوەیە بەڵام لە هەموو حاڵێکە ئەگەر باشە ئەگەر حکوومەتی ئیتیحادی ئەبێ سێ خاڵەت جێبەجێ بکرێت ئەگەر حکوومەتی ئیتیحادی وتی بەڵێ محکمەی ئیتیحادی لە منی ناچار کردو موچە بم بە ئێوە بەڵام ئێوەشی ناچار کردو داهات بدەن داهاتەکە نادەن میژ موچە نادەم ئەوش بەشێکە بێ لە ڕێگەکە ئەو کاتە ئەنجازانی چی لە ڕووەدا لەو کاتە بەڵێ لەو کاتای سە تۆڵی ئەو کاتە چارەسەر چییە ئەو کاتە چارەسەر پەرلەمانە لە سەروی محکمەی ئیتیحادی و لە سەروی ڕئیس وزەراشەوە پەرلەمانەیە چۆن یعنی ئەگەر محکمەی ڕئیس وزەرا وتی وەڵا قەراری محکمە ئەبێ بوو چە بدابزم قەراری محکمە جێبەجێ ناکەم ئەمە بەنسبەت ڕئیس وزەراوە نەوعێکە لە سنوور بەزاندنێ کە مەقبول نییە چونکە دەستورەڵێ قەراراتی محکمە مولزیمانێ بەجێبەجێکەی ئەی سەرکەشیکردن لەگەڵ محکمە تاوانە ئەو کاتە پەرلەمان ئەبێ ڕئیس وزەرا لادا لەسەر کار بەس ئەو پەرلەمانە کە ئەوانن ئەوە بۆ ئێماکە ئەو نیسابەتەوەکە ئەوە بۆ ئێمە نایکە کەواتە بە زمانی زبر نابێت ئیلا بێت جێبەجێ نایکە ئەگەر مەوزوع هاتەوە ئەوەی کە بە سەرۆگۆزیران بڵێ وڵات تۆ قانونە بەزانوە و ئەبێ لادرێی و ئەبێ محاسەبەت کا پەرلەمان پەرلەمانێک کە زۆرینەکەی لە ئەوانە نایە محاسبەیت و بە تایبەتیش تۆ نەنەوت تەسلیم کەی و نەداهاتی ناوخۆ باش بدەی و نەنیستی موچە و پاک بێنە نایکە کەواتە ئەو سێ خاڵە هەر پێویستە لە هەموو حاڵێک لە هەموو حاڵەکە ئەبێ هەرێم ئەگەر ئێوێ شەڕ بە خۆی و بە خەڵکی کوردستان نەفرۆشێ ئەبێ ئەوە بکە ئەمەی ئێمە دڵسۆزانە چارەسەری خەڵکە کێشەکەی بۆ خەڵک ئەمە مەحامەتی بەغانیە لەکوێ دێن بەڕاستی نازانم خەڵکە چی جۆرە بێویژدانیە کاکە بێویژدانی ئەخر بەڕاستی ئێمە خەڵکمان برسیە خەڵک 10 ساڵ 12 ساڵ ئەمازانی کێن ئەم خەڵکانە ئەم خەڵکانە خەڵکی مفتەخۆری حرامخۆرن یا جاهل و نەزان و نەخوێنەوارن ئێستا ئەم قسانەی منێکەم هەمووی قسەی قانونی نین منەڵێم کاکە یا بێ محکەمە بۆ چارەسەرکە بەم شێوەی کە باسم کرد ئەگەر محکەمە بۆی چارەسەر کردی ئەی ڕئیس وزەرا جێبەجێ قەراری محکەمەی نەکرد وتی تۆش نایکەی بە پەرلەمانەکرێ ئەی پەرلەمان تۆ زۆرینە نیت چۆن سەرۆگۆزیران لەسەر تۆ لا ئابا سەرۆگۆزیرانی خۆی کوڕی خۆی کاتە قوربانی کچی تۆ نایکا لەبەرەوە ئێمە هیچ چارێکمان نییە غەیری ئەوەی حکوومەتی هەرێم ئەگەر ئێوێ ڕێز لە مافی خەڵک بگرێ ها و ئەلواز لەم ملهوڕێ بێنێ ئەبێ ئەم شتانە تەطبیقکا و ئەمانە بۆ حکوومەتی هەرێم زۆر ئاسانە ئەمانە قسەی حسابین و ئەمە قسەی قانونین ئەمە قسەی شەڕ ئێستا من کابراایەکی پەرلەمانتاریش نەبم حیزبیش نەبم هیچ نەبم پیاوێکی خوێنەوار بم هەرو کۆی کە من جاران مامۆسایزان کۆبووم هێرە ئەم قسە ناکەم خۆمەی لاقی خۆ من هەڵمەتێڵ بژاردن ناکەم بەڵام دکتۆر خۆت ئەزانی مەسەلەن بەوەی کۆمەڵێک ئەوەی کە هەندێک لە سەرکردەی سیاسیش بڵێن ئەمە شەڕێکی سیاسیە پێمانە فرۆشێ ئەمە دەستبادانی هەرێمی کوردستانە بەغدا مەسەلەم دەبێ ئەمەش کارتمان بە قوتە و ڕیفراندۆم کام بەغدا و بەغدایی کە شەریکی ئەوانە ئەخروان لە خەڵک ئێستش بەغدا شەڕەکە جەنابەت باشتر ئەزانی لە من ئاگادار جوانە ئێستا بەغدا شەڕ بە ئێمە بفرۆشێ کە ئۆپۆزیسیۆنین نە لێرە نە لەوێ لە حکوومەتانین ئێمە منطقە بەس بە تۆی بفرۆشێ کە هاوپەیمانی خۆیتی یعنی جێگری سوودانی بەڕێز فواد حسێنە کە جێگری سەرۆگۆزیرانی عێراقە یعنی ئەو بە تۆی بفرۆشێ چۆن
منطق لەکوێ لەم قسەیە وامە پێ ئەڵێن با کارتی ئاو بەکار ئێستا شتێکی تر هەیە کارە با بنازام چی لێ بکەین و ئەوانە بکەین و خەڵچینە خۆتان بەستن و با ئەو عێراقە شۆڤێنی وەڵی ئەو قسانە بەڕاستی لەو خیتابە حسابی بەقوتر ئێستا ڕاستگۆ بم لەگەڵ جەناب نازانم ئەو سیاسیانێک ئەو قسانەکەن لە چ دنیاە کاژین لە چه سەردەمێکە ئەژین بۆ ئەی باشە کە لە سا پەنجەی خاکی کوردستانیان دۆڕان بۆم چەکانیان هەڵ نەگرتوم ئەوانیان نەگرتەوە ئەی بۆ بەکاریان نێنە ئەی ئەو ڕۆژە بۆ ئەمانیان بەکارنێنە کاکەشتی وان نییە خەڵک مەخەڵەتێنن هیچ حکوومەتی هەرێم هیچ کارتێکی فشاری حەقیقی لەسەر بەغدا نییە ئاوی لێگریتەوە چەندێ توانێ ماوە بگریتەوە جارێ حای خۆتە بێ لە بەرچاوی هەموو عێراق هەموو عێراقەکەی بە دوژمنی خۆت دوایەوە تۆ هزار شەڕ کردو لەگەڵ تورکیا و سووریا کە ئاو لێ نەگرنەوە تو تەنها یاسایە ناقانونیە نائەخلاقیە نەزانم ناچیەسە چۆن ئەیگریتەوە لە هاوڵاتیانی وڵاتەکەی خۆت بۆ ئێران دەستی بۆ کردو دوو ڕۆژ جارێک بەریەداتەوە بۆ ئەمە باش ئەوە ئەخلاقیە ئەوە قانونیە نەخێنەوەڵە بە پێی اتفاقی هیلسنکی بۆ ڕێخستنی ئاوی نێودەوڵەتی کە بە چەند وڵاتی کاتیە پەڕێ ئەمە ناقانونیە کە تورکیا و ئێران و سووریان دەجا لەگەڵ ئێمەیکەن بە تایبەتی تورکیا و ئێران ئەمە ناقانونیە تۆ چۆن ئەماکەی بڵێ باش ئەوە گرتەوە تۆ بەنداوێکت هەیە ئەڵڵا بوو مەلەرزێنەیە بی ڕوخێنێ چەندێک ئەتوانێت ئاوڕاگرێ چەندێک ئەتوانێت ئاوڕاگرێ ئەخە بەڕاستی دکتۆر باشە بیگرێرەوە چەندێک ئەتوانێت من خۆزگەی سێکی پسپۆر بە لێرە وایە چەندێک توانێم ئاوڕاگری لەوەی دەربەندی خان مەسەلەن ئێمە خۆمان بوو وتیان تیم هات لە بەغدا و بۆی بزانین سەیریکا بۆی بوو مەلەرزەکەەوە نەڕوخزانە نەڕوخاوە باشە تۆ کارەبا بەرەمێنی بۆ ئاوە بە تایبەتی لە دوکان و لە دەربەنی خان ئاوەکە بەرنایەوە کارەباکە چۆن بەرەمێنی ئاوی سلێمانی ئەسڵەن لەسەر ئاوی دوکان ئەی سەرڕێژی کردچی سەرڕێژێکی بە سەتڵ دوای کۆیەکەینەوە سەرڕێژی کرارە ڕوا مەسەن دە ڕۆژ بیگرێرەوە سەرڕێژەکە ڕۆ بابەتێکی قوربەسەری لە بیرکردنەوە ئەمەکەی کارتە باشە تۆ ئەڵێن ئەمە کابراوتیان گوێچکە کە ئەمەیە لە جیاتی ئاوا بکات چوو ئەمە چییە ینی تۆ ئەمە گوێچکەتە بۆ ناڵێ دکتۆر کارتێکی تر باسەکەن ئەڵێن ئەمە چاوەڕیان کردو بۆی جەنگی ئیسرائیل و ئێرانەوە دۆخی عراق بە تەواوەتی تێک بچێ و دۆخەکەوانە بەڕاستی ئێمە وەکو کورد لە هەرێمی کوردستان پێویستیمان بۆ مامەڵە ئێمە گرێوکردنە لەسەر ئەسپی دۆڕاو ینی نازانم بۆ ئەوە بەرچاویان ڕوون نییە ڕۆژ یەکەم ئەم شەڕە دەسی پێکرد من قەنەعەتم وا بوو لە میدیاش وتومە کە ئامانجی ئەم جەنگە ڕووخاندنی ئێران و عێراق خۆم شتانە نییە ئەم خەیاڵاتە چی بوو بە خەڵکیانە فرۆشت یعنی ئەم خەیاڵاتە چی بوو بە خەڵکیانە فرۆشت ئەوان ئامانجەکان ڕوون و ئاشکرا و توێنەکە کە ئێمە کێشەمان لەگەڵ پرۆژەی ئەتۆمی ئێران هەیە پرۆژەمان لەگەڵ سەوارەخی بالستی هەیە پرۆژەمان لەگەڵ هەندێک گروپی بچووکی چەکداری لە ناو عێراقا هەیە کە هەندێک جار ئەمریکیەکانەکەنە ئامانج نقطە سەری دەر ئەم سێشتە چارەسەرکەن ئێمە هیچ کێشێکمان لەگەڵ ڕژێمی ئێرانە نییە لەگەڵ حکوومەتی ئێرانە ئەم خەڵکە ئەم خەون و خەیاڵاتی لەسەر چی بیناکە باشە دکتۆر وەڵاهی لە سەدا 6 بۆ هەفتەی خەڵک بەواهیمە بن بەڕێوە آخر خۆی من لێرە شرۆڤەمانە کرەمت کاکە جان ئێمە لێرە نەپێویستمان بە ئیسرائیلە چەپڵی بۆ لێ دەین و بڵێن فەرمو گرتی وەڵاهی نەپێویستمان بەوێ مە دیفاع لە ئێران بکەونە ئێرانی خۆ هەرچی قوربەسەری لەم ناوچەیە بەسەر میلەتی ئێمە و تەواوی میلەتانی ناوچە هاتووە ئەو کارەکەی وجودی ئەم سەرەتانەیە کە ناوی ئیسرائیلە خەڵک لەمە تێگا ئەم سیاسیانە لەمە تێگەن یعنی سە بۆچی ئەم منطقەیە پڕێتی لە ئیستیبداد و دیکتاتۆریەت ڕێگەی نادرێ دیموکراسیەتی ڕاستەقینە هەبێ لەم ناوچەیە نە لای ئێمە نە لە مەسڕ نە لە سووریا نە لە ئوردون نە لە سعودیە نە لە هیچ دەوڵەتەکانی ئەم ناوچەیە بۆ لەبەرەوەی ئیسرائیل ئاسایشە بژی ڕێگە نادرێت تەکنۆلۆژیاکەت یەک سنوور ببەزێنێ ڕێگە نایە تۆزێ پارە لە دەستا کۆ بێتەوە یان بە کۆلێتە سەنە یان ڕێک یان کاولتەکەن وەکو عێراق لێەکەن 8 ساڵە دەن بەشەر لەگەڵ ئێرانە تەغزیە شەڕەکەشەکەن دوایش 13 ساڵ حیسارە خەنە سەر بۆی مناڵەکانی لە برسا ببرن هەڵتە تەکێنن لە بناغەوە ئەتبەنە سەر پلێت بۆڵە لەوانەیە تۆ لە ئایندا ببی بە مەترسی لەسەر ئیسرائیل لەوانەیە سووریا وای لێکرێ مرسی لە مەسڕ وای لێکرێ هەمووی وەکوی لە خەزەی سەر ڕۆدا کە هیچ پێوەرێ قبوڵی ناکە لەبەرەوە ئەم خۆ خەڵەتاندنە بەوەی کە ئیسرائیل فریاد ڕاستە و ئیسرائیل دیموکراسیەت و ئیسرائیل نازانم تەڕەماشی ناوشەکە ئەگۆڕێ ئەمانە هەمووی وەهم و خۆ خەڵەتاندنە ئیسرائیل ئەم شەڕە بۆ تۆ ناکە ئیسرائیل ئۆجەلانە بۆ گرێدا بە تورکیا ئەمما شەڕ بۆ تۆ ناکە
تێگەی ئیسرائیل ئامادەیە لەگەڵ ئێرانە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئێران ڕازی بێ لەوانەیە هاوپەیمانیش بکە لەگەڵی ئەگەر ئێران ڕازی بێ من بینە قەوسێ بەڵام لەگەڵ تۆ نایکا ئیسرائیل هیچ ڕۆژێ لە ڕۆژان لە ئەجێندا و بەرنامەی سیاسی خۆیان نەبووە کە ئەتراف بە تۆ بکە ئیسرائیل هیچ وەختێک کۆمەڵکوژێکی تۆی بە جینۆساید نەناساندووە تاکەی حاڵی نابی کیمیاییمان لێ نەدرا جینۆساید نەکراین ئەنفال نەکراین دۆکۆمنتێکە ئیسرائیل ئەمەی بە جینۆساید ناساند بێ شەڕی بۆ تۆ کرد بێ دەنگی تۆ گیان بێ بەنەتەوەی گرتوەکان هیچی بۆ نەکردی و هیچیش بۆ ناکە ئەو تەنها بەرژەوەندەکانی خۆی یاری پێکە و تەواو شتێک نییە لە ناخەریتەی ئەوە بەناوی تۆ هەر وەختێ پێویستی بە تۆ بوو بوو ڕژێنە دش بە حکوومەتەکەی خۆ قڕبکە بەسەر تا تووشی شەڕێکەکە لەبەر خاتری خۆی چونکە عێراق ڕەنگە لەگەڵ بە مەزاجی ئیسرائیل نەبوو ئێران بە مەزاجی ئیسرائیل نەبوو تورکیا و فلان فیسار لەوانەیە هەوڵدا بوو ڕژێنە لە دژی وڵاتەکەی خۆت بۆ ئەوەی هەردووکتان ئستێنزافکە ئەمما هیچ پلانێکی نییە ئیسرائیل بۆ ئەوەی کە ئەم منطقە ئەو یەک هاجسی هەیە چۆن لە فورات و هەتا نیل کۆنتترۆلکە چۆن هیچ وڵاتێک لە دەوروبەرەکانی خۆی نینۆکی نەبێ خۆی پێ بخورێنێ چەکی استراتیجی نەبێ سەرۆت و سامانی لا کۆ نەبوو بێتەوە دیموکراسیەتی نەبێ ئەمە خەمەکانی ئیسرائیل و ئەجندای ئیسرائیلە ئەمریکا و ئەوروپاش بۆ ئەمە پشتیوانی لێکەن و بۆ ئەمە بەلایەنەوە گرنگ نییە مەلایە ئاخونە ئەحمەد شەرعە وەهابیە لە سعودیە تالیبانە و سۆفیە لە ئەفغانستان کێ حکومەکە علمانیە خواناسێ نایناسێ گەندەڵە پۆخڵەیە چەکی هەیە مافیای هەیە دیموکراسیە دادوەرە چی ئەمە هیچ لە ئەجندای ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا نییە خۆمان نەخەڵەتێنین پێویستی کرد بیدا بە سەلەفیەکی وەکو ئەحمەد شەرع ئەیاتێ بیا بە تالیبانی سۆفی ئەیاتێ بیا بە وەهابی سعودی ئەیاتێ بیا بە ئاخونی ئێرانی و تەشەیع ئەیا بە سونی ئەدا بە هەم چی لە استراتیژێتی ئەو چۆن خواستی بەرژەوەندەکانی چۆنی ویست ئەوە ئەکا هەموو دەوڵەتێکیش بۆ بەرژەوەندەکانی خۆیە گەڕێ با ئێمەش گەمژە نەبین شەڕی دۆڕاوی خەڵک نەکەین کاتی خۆشی هەر خەڵک هاتن بەرماوەشی پێوتری بەڕاستی تۆ بتەوێت لە خەڵک هاتن ئێمەیان لە قەدیمەوە کاکە لە هەر شوێنێ سراع هەبوو ئیسرائیل هەمیشە عێراقی بەتایبەت عێراق کاتێک کە بەقوت بوو لە ڕووی عەسکەریەوە بە هەڕەشەی زانیوە ئەو هەموو مفەتشینی دەولی و ئەمانیان نارد یەک ساڕۆک لە عێراقان نێڵن یەک چەکی کیمیایی لە عێراقان نێڵن بەڵکو قوت و نان لە عێراقان نێڵن 13 ساڵ ئێمەیان خستە خراپترین بارودۆخەوە سەدان هەزار مناڵی عێراقی لە برسیەتی و لە بێدەرمانیان مرد لە پێناوی چی لە پێناوی سەدام ئەجا بۆ لایەن نەبر سەدام خۆ لە نۆرمان شوارسکۆف لەسەر چی استیقالێک لە حربی عاصفەت السەحرا لە شەڕی کوێیت لەسەرەوەی کەوتی ئەماتون سەدام بڕوخێنن ئێوە پێم بڵێن سەدام بپارێزە استیقالەی کرد خۆ لە مزەکراتی خۆی نووسیوێتی نە ئەمریکا نە ئیسرائیل ئیشێکیان بە چاوی کاڵی ئێمە و ڕەشی ئێمە و شینی ئێمە نییە ئەمە مۆزوعەکە ئەوان لە بەرژەوەندی خۆیان نەگەڕێن و ئەوان دەوڵەتی گەورەن زلهێزن پرۆژیان هەیە لە ناوچەکە بە شوێن مۆزوعەکانی خۆیانەوەن هیچ وەختێک شەڕی تورک و ئێران لەبەر خاتری ئێمە ناکەن با ئەوەنە خۆمان نەخەڵەتێنین ئەوەنەش لە مشتێ لە تەشتی ئاوانەکە پێمەلە زۆر سپاس دەکەم دکتۆر بەڕێزی نە بەرنامەکەمان زیاد بوو نە ماندوومان کردی بەڵام ماندووبوونەکەش جێگەی خۆی گرت سپاس دەکەم چکە هەتا قسەی ڕاست و حسابی بۆ خەڵکە بکرێ باشترە نەوەک ببرێنە گۆشەیەکەوە بە خەوف بە واهیمە و بە خەڵەتاندن و بەڕاستی خەریکە میلەتەکەی ئێمە برسیەکە لەو لاوە خەریکی تاڵانی و فەرهود بەردەوامە لەم لاوە میلەتەکەی ئێمە بموچەیە لەو لاشۆ خەیاڵاتی پێفرۆشن هەندێ محلل و تحلیلچی لەسەر وەزنی فیتەرچی ئەم شتانە هێنە سەر تەلەڤیزیۆن خەڵکە خەنە هەلەکە سەما دنیا گۆڕێ دنیاوێران بوو کاکە چییە گۆڕێ دنیا بۆ تۆ گۆڕێ دەستیش پێ بکاتەوە تۆ خواخوا بێ دنیا کە گۆڕا قەڵب نەبێتەوە بەسەر تۆ بێگومان یعنی تۆ ینی ئەمریکا خەزێنێکی عراقی لە بەردەستایە بۆ سەفارەتەکانی خۆی و بۆ عسکەرەکانی خۆی توانێت تریلیۆنێک دینار و گرێ ناتوانێت گەر مەبەستی بێ خۆ قانون لای ئەمریکا بە قانون پارە بۆ سەفارەتانی هەموو شتێک بکە نایەوێ بیکە پێویستیش ناکات تۆ خۆ بخەڵەتێنی پێویستیش ناکە قومار بە میلەتەکە تۆ بکەیت یعنی میلەتەکەت نانەکەی مەکە بە قومار کاکە هەر ڕۆژی لەسەر مێزە بیدۆڕێنی ئێستا ئەمە سێشتی بەسیتە عێراق شەڕی پێ نافرۆشێ سێشتی معقولی منطقی قانونی داوا لێکە یەکێکیان نەوتە قەراری محکەمەی اتحادیە قەراری تحکیمی پاریسە قانونی بودجەی عێراقە لەگەڵ ڕێکەوتنی بینی هەردوو حکوومەت دەجێبەجێ کەوتەواو پێشتر ئەتوو دۆلارمان نایەنێ بۆ شەریکاتی سا وەشتێنێ ئەوی تریژ داهاتی ناو خۆ دێ ئەتەوێت تریلیۆنە نزیکەی تریلیۆنێ موچە بۆ بنێرێ تۆ بە تەمای 150 ملیاری نەیتێ ئێمە خردمە بە چی منطقەگەمە کێل ئەمە لە تۆ قبوڵەکە
دوایش ئەڵێ خەتای بەغایە خەتای بەغا نییە ئەمە حقیقەتەکەوتەوە خاڵەکەی تریش ئەڵێ تەوتینکە و تەوتین شەڕی تەوتینەکەی خۆی ناکە شەر ئەڵێ لیستی موچەکەت پاک بێ و باژماری منە بە تەوتینە ئەو ئەوەی ئەوێ شتێکی بانقیم دێ شتێکی بانقیم بەرێ بۆی ئەم موچێ نەچێ بۆ گەندەڵی ینی ئەمە عقلێکی گەورەی ئەوێ بۆی لێ تێبگەی زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر موسەنامین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنەوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان